زۆر پێویستە هەر هەمومان ژینگەکە و پاکوخاوێن ڕابگرین لەبەر ئەوەی ئەو ژینگە ئەو خاک و ئاوەی کە هەیە تەنها لوتو نییە، ینی چەندینەوەی دوایت و چەندین کەسانی دوات و ساڵانی دواتر خەڵکانی تر سود لەو ژینگەیە دەبین و سوودیان پێدەگەینیتن و هەروەها ژینگە و ئاو و خاشیش سەرچاوە و کۆڵەکەی سەرەکی ژیانە. هەر ئینسانەکە لە هەر جێگایەک زیندگی دەکات بە نەزەری من دەبحتن و جێگای و پارێزی ئەو ژوونگەیە کە ئێستا ئەمە کە دەیبینین واقعاً دەبێت سعی بکەین نێڵن لە بین نەچێتن، چون هەر ئینسانێک لە هەر جێگایەکی زیندگی بکات لە هەر جێگایەکی ئەگەر پاک و خاوێنی نەبیتن بە نەزەری من هیچ شتێک نابێت. ئەگەر تو لە ژوونگەکەت نەپارێزی و لە خانەوادەدا مدیرت نەبی بە نەزەری من هیچ شتێک لە دنیادا سەرناگریتن. بەڕای من هۆشیاری خەڵک بۆ پاراستنی ژینگە هەتا ڕادەیەکەمە، بۆیە بە ڕای من ئەبێ سزادان هەبێت بۆ ئەوەی خەڵک ئەو کارە نەکات. داوا ئەەکەم لە حکوومەت ئەو کەسانەی کە پاک و خاوێنی ژینگە ناپارێزن سزایەکیان لە بۆ دابنێت هەتا وەکو بتوانن پاک و خاوێنی ژینگە بپارێزن. ئەو کەسانێک کە پاک و خاوێنی ژینگە دەپارێزن پێویستە حکوومەت پاداشتێکشان بکات یان ڕێزلێنانێکشان لە بۆ دابنێتن.